بەسەر شاخ و زەریاکاندا لە ناو بیابان و شارەکاندا سەمفۆنیای دەنگەکان دەنگ دەداتەوە. هەر دەنگێک هەڵگری ئاوازێکی ناوازەیە و وشەکانیش تابلۆی ناسنامەی نەتەوەیی ڕنگڕێژ دەکەن. زمانی دایک زیاترە لە تەنها ئامرازێک بۆ پەیوەندیکردن، بەڵکو سەبەتەیەکی میراتیە پڕە لە چرپەی باو باپیران و ئاواتی نەوەکانی داهاتوو. دەنگدانەوەی ئەو نەریتانەیە کەنەوە لە دوایەوە دەگوازرێتەوە. لە ئاوازی نۆتەکانی زمانی کوردیدا هەستی سربەخۆی خۆمان دەبینینەوە و پەیوەندیەک بەو چیرۆکانەوە دروست دەکات کە پێناسەمان دەکەن. زمانی کوردی شانازی بە میراتێکی دەوڵەمەندی ئەدەبیەوە دەکات کە چەندین سەدەیە درێژەی هەیە. ئەدەبی کوردی لە شاری بەرەنگاریەوە تا دەگات بە چیرۆکی فۆلکلۆری، ڕنگدانەوەی ئەزمون و خواست و تێکۆشانی بە کۆمەڵی گەلی کووردا. وارە هونەریە بینراوەکانی کورد دەربڕینێکی زیندوانەی ئەو شوناسە کلتوریان کە لە زمانەکەماندا چەسپاوە، هەر لە ئاوازی مۆسیقای نەریتی کوردیەوە تا دەگاتە نەخشە ئاڵۆزەکانی ناوفەرشی کوردی، بەڵگەی ئەو دەوڵەمەندیە هونەریەیە کە بە درێژایی نەوەکان لە کێڵگەی نەتەوەی چێندراوە. پێویستە ڕۆژی جیهانی زمانی کوردی ببێتە هێمای پاراستن و پێشخستنی شوناسی کلتوری. کۆمەڵگەی جیهانیش بەدانان بەو قوڵایە کلتوریەی کە لە زمانی کوردیدا چەسپاوە دام بە گرنگی پاراستن و فرەچەشنی و میراتی زمانەوانیدا بنێت، بەشدار بێت لە پاراستنی پێناسی ناوازە و دەوڵەمەندی گەلی کورد. ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە، لە هەمومان پیرۆز بێت.